انا في اليوم مسوي لقاء وياك. ها؟ كيف يسوون بالزباله؟ عم الزباله والله يا حالنا ولا على الدوله. سويت لقاء؟ قناه تعال. احمد. هاي قناه تعال. كاتب اي جي. احنا شباب قاعدين ئێمە کۆمەڵێک گەنجی بێکاری هیچ کارێک و یارمەتێکی چاودێری کۆمەڵایەتیمان نیە و هیچ شتێکمان نییە. ئەو مەوادانە کۆ دەکەینەوە کە لە بازار دەفرۆشێت و پارە دەکات. لە ڕێگەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەوە بژێوی ژیان بۆ خۆمان و خەزانەکانمان پەیدا دەکەین بۆ ئەوەی بە زیندوی بمێنین. باعتباری موظف مانجی ڕابردوو نەهامەتیمان بینی بەهۆی دواکەوتنی دابەشکردنی موچەوە کاتێک ناچار بووین بۆ ئەوی کرێی خان و خەرجی و پێداویستی خەزانەکانمان دابین. تەنها من نیم و زۆرینەی فەرمانبەرانی خزمەتی مەدەنی پابەندی داراییان هەیە. ئەوەش حاڵەتێکی نادڵنیایی لە نێو خێزانە عێراقیەکان دروست کردو. لە کاتی چاوەڕوانکردنی موچە و نیگەرانین لەوەی دەوڵەت لە چەند مانگی داهاتوودا توانای دابەشکردنی موچەی نەبێت. لا تأخير الرواتب أثر على السوق مباشرة. دواکەوتنی دابەشکردنی موچە کاریگەری لەسەر بازار دروست کردو. بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەهۆی ئەوە ئێمە پشت دەبەستین بە فەرمانبەران و ئەگەر ئەم دواکەوتنە بەردەوام بێت ئەوە ئابووری و کاروبارەکانمان هەرس دەهێنێت. وخاصة على الرواتب. قيام تأخير الرواتب بيأثر على وضعنا واقتصادنا. روح حبيبي روح.